کەسوکاری سەربەرزی شەهیدان هەواڵان و ئەندام و کادر و لایەنگرانی دڵسۆزی یەکێتی نیشتیمانی کوردستان پێشمەرگە و تێکۆشەرە دەرینەکان و زیندانیانی سیاسی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەمەوێت بۆ مێژوو هەڵوێستی خۆم لەبارەی بەستنی پێنجەمین کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان بخەمەڕوو. ئاشکرایە سەرانی ئێستا یەکێتی بڕیاریان داوە بە ئەنجامدانی کۆنگرێکی بە زۆر سەپێنراوی نایاسایی و ناپەیڕەوی و بە پێشێلکردنی هەموو پرینسیپ و ڕێکارە حیزبیەکان یەکێتی نیشتیمانی کوردستان بەرە و لێکترازانێکی گەورە و هەژانێکی ناوخۆیی برن کە هەرگیز و هەرگیز لە مێژوو یەکێتیدا کۆنگرێکی لەم جۆرە ئەنجام نەدراوە کە حیزبەکە بەرەو لە ناوچوون و وێرانبوونی زیاتر بێت. کۆنگرەیەک کە بێباکانە گوێ بە سەرکردە و خەباتی چەندین ساڵی تێکۆشەرە ماندۆکانی نەدات و ئەزمون و پەرۆشیان بۆ داهاتووی حیزبەکە پەراوێز بخات. کۆنگرێک لە ئاست و خواست و چاوەڕوانەکانی کەسوکاری شەهیدان و زۆرینەی ئەندام و کادرەکانیدان نەبێت و گوێ بە نیگەرانەکانیان نەدات. کۆنگرێک کە کەسانێک بەڕێگەی ناشەرعی دەسەڵاتیان گرتوۆتە دەست و بیانەوێت مەرامەکانی خۆیان بە زۆر بسەپێن و بەویستی خۆیان وە تاگڕەوانە ژمارەیەک ئەندامی دڵخوازی خۆیان لە لیستێکی چەند سەد کەسیدا پەلکێشی هۆڵی کۆنگرە بکەن بۆ چەپڵە لێدان. کۆنگرێک کە پێشوەختە هەڵسەنگاندنی هەلومەرجی دۆخی ناوخۆیی و ناوچەیی و نێودەوڵەتی بۆ نەکرابێت و هەناسەی ئازادی و دیموکراسی لە ناو حیزبەکەدا بخنچێنێت و شەنوکەوی نەکرد بێت بۆ ئەو شکستانەی کە بە کاریگەری سیاسەتی هەڵا لە ماوەیەکی کەمدا ڕوبەڕووی بۆتەوە و دوو هەڵبژاردننی چارە سازیشی لەبەردەمدا بێت. ئەنجامەکەشی ڕوونە کە چ ماڵوێرانەیەک بەسەر ئەم حیزبەدا دێنێت. تەنگە تاوبوون و ئەو پەلەپەلەش لەم کات و ساتەدا ئامانجەکەی تەنیا و تەنیا بۆ ئەو بێت کە بە خەیاڵی خۆیان مافی یەکێتی بوون لە من و هەواڵەکانم و هەزاران هەواڵ و تێکۆشەر و ئەندامی یەکێتی وەربگرنەوە بێ ئەوەی بیر لە لێکەوتە و زیان و مەترسیەکانی بکەنەوە. هەواڵانی دڵسۆزی یەکێتی ئێمە چاوەڕوان بووین لە دوای کەت و کودەتاکەی هەشتی تەمموزەوە کودەتاچیەکان بە خۆیان دابچنەوە و هەڵە گەورەکەیان ڕاست بکەنەوە و چیتر ئەم حیزبە تێکۆشەرە پارچە پارچە نەکەن کە بە خوێنی زیاتر لە 20,000 شەهید و خەبات و تێکۆشانی دەیان هەزار پێشبەرگەی قارەمان و تێکۆشەران هاتوۆتە دی. بەڵام بەداخەوە وا دیارە دەرسیان لە هەڵەکانی ڕابردویان وەرنەگرتووە و بڕیاریان داوە کە بەردەوام بن لەو هەڵانەیان. هەمووتانە و ڕاستیە دەزانن کە لە دوای ئەنجامدانی کەتنەکەیان لە ماوەی ئەم دوو ساڵەدا کە جگە لەو تۆمەتە دروستکرا و بێبنەمایانەی کە بۆ ڕەوایەتیدان بە کودەتاکەیان ئاراستەی ئەمەیان کرد و سەرباری ئەوەی کە دەیان کاری نایاسایی و ناپەیڕەوی و ناحیزبیان بەرامبەر بە ئێمە و هەزاران کادر و تێکۆشەر و کەسوکاری شەهیدان ئەنجامدا تەنانەت لەسەر بیرڕای جیاواز دەستیان چوە خوێنی چەند هەواڵێکی خۆیان و کەوت نەگرتن و ئازار و ئەشکەنجەدان و دەرکردن و نامبڕینی زۆرێک لە کادر و ئەندامەکانی یەکێتی کە بەمەش ناو و ناوبانگ و مێژوو یەکێتیشیان وەک حیزبێکی سۆشیال دیموکرات خستە ژێر پرسیارەوە. نەشیان توانی حیزبەکە لە ئاست و خواست و چاوەڕانەکانی زۆرینەی یەکێتیەکان بەڕێوە برن. نەیانتوانی لە ئاست کێشە و خەیرانەکاندا ڕۆلی مێژووی یەکێتی وەک هێزێکی گەورە و یەکلاکەرەوە بۆ چارەسەری کێشەکان لە ناو حکومەتدا لە بەرژەوەندی خەڵک پیشان بدەن. لە جیاتی ڕاگررتنی هاوسەنگی لە پەیوەندی ناوخۆیی و دەرەکیەکان لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەش و ڕاستەقینە خۆیان تەسلیمی ئەجندای ئیقلیمی کرد و چەندین کاری ناپەسەندیان ئەنجامدا و لە ناو خۆشدا کەس نازانێت کە کێ دۆستە و کێ نەیار. خۆشبەختانە ئێستا ڕاستیەکان ئاشکرا بوون و کۆمەڵانی خەڵکی کوردستان و هەواڵانی دڵسۆزی یەکێتی بۆیان دەرکەوت کە ئامانج و مەرامەکانی ئێوە چی بوو. دەرکەوت کە بۆ چاواشەکاری و دروستکردنی هەندێک سیناریۆی داتاشراو و تۆمەتی بێبنەما و بە زەبری هێز و ترس و تۆقاندن و پەنابردنە بەر ڕێگای ناشەرعی هەوڵتاندا دەست بگرن بەسەر یەکێتیدا. هەموو هەوڵێکتان بۆ خۆ دەوڵەمەندکردن و برسیکردنی کادر و جەماوەر بوو. هەوڵی ئێوە بۆ خۆ بەهێزکردن و لاوازکردنی هەواڵان و تێکۆشەران و خەمخۆرانی یەکێتی و خودی یەکێتی بوو. دەرکەوت کە کێویستی یەکێتەکەی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەستەمۆ بکات و دەنجی ئازادی تێدا کب بکات بە کۆمەڵی خەڵکی بەرژەوەندی خواز و دوورخستنەوەی دەنگە ئازا و دلێرەکان. لە دوای هەشتی تەمموزەوە یەک دەستکەوتمان پێ بڵێن کە بۆ یەکێتی و بەرژەوەندی خەڵکی کوردستان تۆمارتان کرد بێت. ڕۆژ بە دوای ڕۆژ شکستان کردە گردنی حیزبەکەوە. پاشەکشەی یەکێتی لە ئەنجامی دەنگەکانی و خراپی دۆخی هەرێم و دۆخی بازار و سەرانە سندن لە بازرگانەکان و دەستگرتن بەسەر داهاتی ناوخۆ و خاڵە سنووریەکان و
بێڕۆڵکردنی دادگاکان و بەسەر بازگەکردن و داگیرکردنی زەویە گرانبەهاکان و هەڕاستکردنیان و دەیان چەوتی ترتان دەری خست کە خەڵکی کوردستان و کەسوکاری شەهیدان و یەکێتیەکان چەند لێتان نیگەران و تووڕەن. ئێستاش بەم کۆنگرێ دەتانەوێت سەرکردایەتێکی دەستەمە و گوێڕایەڵ دابمەرزێنن بۆی لە داهاتوودا نەتوانن ڕەخنە لە شکست و لە هەڵەکانتان بگرن و لێپرسینەوەتان لەگەڵ بکەن و یەکێتی لە حیزبێکی دیموکراسی خوازەوە بکەن بە قەولی خۆیان بە حیزبێکی مەرکەزی و تەنیا قسە یەک کەس جێبەجێ بکرێت. ئەمە لە ناو یەکێتیدا نەجێگەی بۆتەوە و نەقبولکراویش بووە. دڵنیا بن ئەمە تاسەر نابێت و لە داهاتوێکی نزیکدا بە قورسی بازی ئەو هەڵانەتان دەدەن کە بەرامبەر بە شکاندنی کەرامەتی سیاسی کادر و سەرکردە و خوێنی شەهیدانی ئەم حیزبە دەیکەن. برادرانی ئازیز، بەبیرتان دەهێنمەوە کە ئەگەر بێژوو یەکێتیتان باش خوێن بێتەوە دەزانن کە بەم کۆنگرەیە حیزبەکە بە تەواوی دادەبڕن لە مێژووەکەی خۆی و بە هاگرنگەکانی دیموکراسی و ئازادی و بنەمانە گۆڕەکانی ژیانی حیزبایەتی کە یەکێتی لەسەری دابەزرا بوو. ئەم کۆنگرەیە دابڕانی یەکێتیەکانە لە خەسڵەت و تایبەتمەندیەکانی مام جەلال کە کاریگەری بەسەر یەکێتی نیشتمانی کوردستانەوە هەبوو. ئەم یەکێتی حیزبێکی دیکە دەبێت کە لەسەر بەرەنجامی کودەتا و سەپاندنی ئیرادەی گروپێکی دیاریکرا و بنیاد دەنرێت. هەواڵانم لە سەرەتای کەتنەکەی هەشتی تەمموزەوە تا ئەمڕۆ هەمووتان پرسیاری ئەوەتان لا دروست بووە کە لاهور بۆ هیچ هەڵوێست و پەرچەکردداری نییە لە ئاست ئەو هەموو کارە قێزەوەنە. چونکە ئێمە بەڵێنمان بە خۆمان و خوێنی شەهیدان و ڕەحی مام جەلالدا بوو کە یەکێتی لەسەر دەستی ئێمە تووشی لەکرازان نەبێت. دام بە خۆداگرتن و بێدەنگیمان بۆ ئەوە بوو کە لەسەر پۆست و دەسەڵات خوێن لە پەنجەی هیچ کەسێک نێت. تەنانەت بەشداری نەکردنیشمان لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق لە پێناو کورد و ڕەچاوکردنی دۆخی یەکێتی و دابەشبوونی دەنگەکان بوو لە شاری کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکان. دەماویست ڕۆژگار ڕاستیەکان بوو هەمولایەک بسەلمێنێت و ڕووی ڕاستەقینەی کوردستانچیەکانیش دەرکەوێت. ویستمان دەرفەتێک بدەینە کوڕەکانی مام جەلال هەوڵماندا کە بە دڵێکی گەورەوە لێ خۆشبوونمان هەبێت بەرامبەر کوردستانچیەکان و پێکەوە بە گیانێکی هەواڵانە یەکێتی بەهێز بکەینەوە و پایەکانی بۆ دروست بکەینەوە و لەو پارچە پارچەبوونە ڕزگاری بکەین و بیخێنەوە سەر شاڕی ژیانی حیزبایەتی خۆی کە وەک چۆن لە ڕابردوودا لەگەڵ هەواڵەکانمان هەوڵماندا ڕۆڵ بگێڕینەوە بۆ ئەندام و کادر و ئۆرگانەکان و ئەنجومەنی سەرکردایەتیشمان کردبوو بە ناوەندی بڕیاردان. بەڵام دەرکەوت کە ئەوان مەبەستیانە لە دوای بەستنی ئەم کۆنگرەیەوە یەکێتی تووشی لەکرازانی گەورەی ناوخۆیی بکەن و حیزبەکە بە تەواوی بکەن بە موڵکی تاکە کەسێک. هەواڵان ئەوەی دەگوزارێت لە ئێستادا لە نێوخۆی یەکێتی و هەرێمیش کوڕەکانی مامجال لی بەرپرسن کە بانگەشەی چاکسازیان دەکرد. بەڵام ئێستا خۆتان دەیبینن بە ویژدانەوە بڕیاردن کە چیان لەم یەکێتیە کردووە و ڕۆژ نییە یەکێتی تووشی شکستی سیاسی و دیبلۆماسی و دیموکراسی نەکرێت. خۆشەویستانم من و هەواڵەکانم کە پەرۆش و خەباتگێڕی ڕێگەڕاستەکەی یەکێتین بەداخێکی زۆرەوە لەم دۆخە نامۆیە دەڕوانین کە بەسەر یەکێتی نیشتمانی کوردستاندا سەپێنداوە. بە دیدی ئێمە یەکێتی بەر لەوەی حیزبێک بێت بکرێتە موڵکی کەسێک و خێزانێک حیزبی شەهیدان و کۆمەڵانی خەڵکی کوردستان و هەموو یەکێتیەکانە. یەکێتی بەر لەوەی حیزبیش بێت فکر و ئامانجی باڵای تێکۆشانە بۆ ماف و ئازادەگەشتیەکانی گەلی کوردستان. بەداخەوەین کە لە ئێستادا لە هەموو ئەو بەهایەنەدا داماڵراوە و گروپێک ئامانجەکانیان بەلا ڕێدا بردووە و لە حیزبێکی کاریگەرەوە کردویانە بە دامازراوەیەک بۆ پاراستنی بەرژەوەندی کەمینەیەکی مشەخۆر کردویانە بە گیرفانێکی گەورەی بەرژەوەندی. ئێمە لە پرۆسی سیاسی دانابڕین و بەردەوام دەبین تا بەدیهێنانی ئامانجە سەرچیەکانمان هەڵگری شاڕێگاکەی یەکێتی گەل و پاراستنی ئازادی و دیموکراسی و دادپەروەری دەبین. دەمەوێت لێرەوە سپاسی هەموو ئەو هەواڵانە بکەم کە لە ماوەی ئەم 2 ساڵە دانیان بەخۆیان داگرت و پێشێرکردنی پەیڕەوی ناوخۆی یەکێتیان پێ قبوڵ نەکرا و دژی ئەو ناحەقیەوەستانەوە و تەسلیمی پۆست و ئیمتیازات نەبوون. سپاسی کەسوکاری سەربەرزی شەهیدان و هەموو ئەو خەڵکەتێک کۆشەرە و فەرماندە و پێشمەرگە قارەمان و ئەندامانی ناوهێز ئەمنیەکان دەکەم کە هەموو کاداما دەبوون خۆبەخشانە پشتیوانیمان لێ بکەن. هەر لێرەشەوە جێ خۆیەتی سپاسی کاک مەلا بەختیار و هەواڵانی هاوڕێ بکەم لە ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندەکانی یەکێتی کە بەپەرۆشن بۆ یەکێتی وەک بەرپرسیارەتێکی مێژووی خۆیان بێدەنگ نەبوون لە ئاست مەترسیەکان و دید و ڕوانین و چاوەڕوانی خۆیان بۆ شکستەکانی یەکێتی لەسەر دەستی ئەم گروپەی ئێستا یەکێتی و دوای بەستنی ئەم شانۆگەریەی کۆنگرە خستە ڕوو. هەر بۆیە لێرە بەدواوە ئێمە خاوەنی بڕیاری خۆمانین و
درێژە بە کاری سیاسی خۆمان دەدەین لەسەر بنەمای پرینسیپە نەگۆڕەکانمان کە خۆی لە ئازادی و دیموکراسی و مافی مرۆڤ و مافی چارەی خۆنووسین و دادپەروەری دەبینێتەوە. ئێمە ئاواتمان بەوە نەدەخواست بگەینە ئەم ڕۆژە و یەکێتی بەم جۆرە ببینین. بەڵام ئۆباڵی کارکردنمان لە دەرەوەی یەکێتی دوای کۆنگرەی پێنجەم دەکەوێتە ئەستۆی ئەوانەی کە 2 ساڵە لە جیاتی ڕێخستنەوەی ناوماڵی یەکێتی و پێکەوە کارکردن مەشغوڵ بوومە بێدەنجی و سێبەری ئێمەوە. ئۆباڵی ئەو لێکرازانش هەڵناگرین و بەرپرسیارەتی مێژووی شکستی ئەم یەکێتیە لە ئەستۆی ئەوانەیە کە یەکێتیان بەم ڕۆژە گەیاند. مێژوو شاهێدە و دەیسەلمێنێت چێ ئەم دۆخەی قوڵخاند. دەشبێت شام بدەنە بەر دەرەنجامەکانی هەر شکست و دۆڕان و ماڵوێرانیەک کە لە ئایندەدا لە نێو یەکێتی ڕوو بدات. دەبێت ئەوانەشی بەشداری پێکراون ئاگادار بن کە دەبنە بەشێک لە لاوازکردنی یەکێتی کە لە داهاتوودا چاوەڕوان دەکرێت و بەکار دەهێنرێن بۆ ئەو مەرامە و بەرپرسیارەتی گەورە و مێژوویش دەکەوێتە سەرشانیان. دڵنیاتان دەکەمەوە کە بە بەرگێکی نوێ و بە شێوازێکی سەردەمیانە یەکێتێکی ڕاستەقینەی گەل دووبارە دێتەوە مەیدان. ئەو یەکێتیەی کە ئێستا ناو ناونیشانەکەی بە زۆر و بە زەبری هێز زەوت کراوە، بەڵام لە ڕاستیدا وەک فکر و فەلسەفە هەر زیندووە و بەم زوانە چەکەرە دەکاتەوە و ئەو مەشخەڵەی لە سەرەتای شۆڕشی نوێوە هەڵگی ساوە کە شەوە زەنجی ناومێدیەکانی ڕووناکردەوە دڵنیابن هەواڵەکانتان درێژە بە هەمان ڕێگا و ڕێباز دەدەن. کوردستانیانی خۆشەویست، هەواڵانی دڵسۆز، دەمەوێت پێتان ڕابگەێنم وەک یەکەم هەنگاومان بەشداری لە هەڵبژاردنەکانی داهاتووی پەرلەمانی کوردستان دەکەین و لیستێکی گەلپەسەند ڕادەگەێنین کە خۆی دەبینێتەوە لە بەرێکی فراوانی ڕزگاری نیشتیمانی بە بەشداری سەرجەم دەنگە ئازا و دلێر و ناڕازیەکانی خەڵکی کوردستان لە ناو و دەرەوەی یەکێتی بۆ ڕزگاربوون لەم دۆخەنە هەموار و قەیرانە قوڵانەی کە بەرۆکی هاوڵاتیانی گرتوتەوە. بەرەیەک کە دەنگ و ڕەنجی سەرجەم ئەوانە دەبێت کە خواستی گۆڕانکاری و چاکسازی ڕاستەقینەیان هەیە لە سەرجەم جونگەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان. دەنگی هەمووانە دەبێت کە تینوی ژیانێکی باشتر و ئازادی و عەدالەتی کۆمەڵایەتین. ئەوانەی شەیدای سەروەری یاسان بە نەفەسێکی نوێ و بە دیدگای نوێ و خۆمان یەک دەخەین و یەک دەگرین و ئەزمونێکی نوێی دموکراسی دەکەین. ئێمە لە سۆنگەی پەرۆشیبان بۆ باشکردنی ژیان و گوزرانی هاوڵاتیان و گەڕانەوەی شکۆ بۆ تاچی کورد شان دەدەینە بەر ئەم ئەرکە قورسە و هەموو تواناکان لەو پێناوەدا دەخەینە گەڕ. دەمەوێت لە کۆتایی ئەم پەیامەدا ئاماژە بە دۆخی ناهەمواری هەرێمی کوردستان و ئەو مەترسیانە بکەم کە ڕوبەڕووی هەرێمەکەمان بوونەتەوە. بەداخێکی زۆرەوە دۆخی ژیان و گوزرانی هاوڵاتیان و موچەخۆرانیش لەو پەڕی خراپیدایە و گەنجەکانمان بەتەواوی نائومێد بوون لەوەی کە ژیانێکی ئارام و شایستە و ئاسوویەکی ڕوونیان هەبێت لەم هەرێمەدا. کە بەش بە حاڵی خۆم پێم وایە جگە لە حیزب دەسەڵاتدارەکانی تر یەکێتی پشکی شەری بەردەکەوێت لەم دۆخەنە خوازراوەی لە ئارادایە لەسەر دەستی ئەو کەسانی کە تاگڕەوانە لەناو حکومەت و لەناو حیزب بڕیار دەدەن و هیچ دنیابینیەشیان نییە بۆ سیاسەتکردن. بۆیە یەکێک لە ئەرکە لە پێشینەکانی ئێمە ڕاستکردنەوەی ئەو پارەلارە دەبێت کە هێناویانە تەکایەوە. کارکردن دەبێت بۆ ڕێخستنەوەی ناوماڵی کورد و پێکەوە کارکردن دەبێت لەگەڵ سەرجەم کەسایەتی و لایەنە سیاسیەکانی کوردستان تا هەرێمەکەمان لەم قەیرانانە ڕزگار بکەین و ژیانێکی شەرەفمەندانە و بە شایستە و خۆشگوزەران و یەکسان بۆ هاوڵاتیان دابین بکەین. سیاسەتی چەوتی حیزبەکان و ئەم دەسەڵاتە وای کردووە کە خەڵکی کوردستان و گەنجەکانمان ڕۆحی نیشتیمان پەروەریان تێدا کاڵ بێتەوە بۆ خاک و نیشتیمان. ئێمە ئەو مەشغەڵە دەبین کە ئەو ڕوحیەتە زیندوو دەکەینەوە و هەر بۆیە لێرەوە داوا لە خەڵکی کوردستان و گەنجە خوێنگەرمەکانمان دەکەم کە لە زاخۆ تا خانەقین دەست لە ناو دەستمان بن و پشتیوانی لەم پرۆژە فراوان و نیشتیمانیە بکەن کە تا خۆیان و هەرێمەکەمان لەم هەموو قەیران و نەهامەتیە ڕزگار بکەین. لەسەر دەستی ئێمەش جارێکی تر خۆری هیوا بگەڕێنینەوە بۆ گەلەکەمان. هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن. کە سوکاری سەربەرزی شەهیدان، هەواڵان و ئەندام و کادر و لایەنگرانی دڵسۆزی یەکێتی نیشتیمانی کوردستان، پێشمەرگە و تێکۆشەرە دەرینەکان و زیندانیانی سیاسی، کۆمەڵانی خەڵکی کوردستان، دەمەوێت بۆ مێژوو هەڵوێستی خۆم لەبارەی بەستنی پێنجەمین کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان بخەمەڕوو. ئاشکرایە سەرانی ئێستا یەکێتی بڕیاریان داوە بە ئەنجامدانی کۆنگرێکی بە زۆر سەپێنراوی نایاسایی و ناپەیڕەوی و بە پێشێرکردنی هەموو پرینسیپ و ڕێکارە حیزبیەکان یەکێتی نیشتیمانی کوردستان بەرە و لێکترازانێکی گەورە و هەژانێکی ناوخۆیی بەرن کە هەرگیز و هەرگیز لە مێژوو یەکێتیدا کۆنگرێکی لەم جۆرە ئەنجام نەدراوە کە حیزبەکە بەرەو لە ناوچوون و
وێرانبوونی زیاتر بەرێت. کۆنگرەیەک کە بێباکانە گوێ بە سەرکردە و خەباتی چەندین ساڵی تێکۆشەرە ماندووەکانی نەدات و ئەزمون و پەرۆشیان بۆ داهاتووی حیزبەکە پەراوێز بخات. کۆنگرێک لە ئاست و خواست و چاوەڕوانەکانی کەسوکاری شەهیدان و زۆرینەی ئەندام و کادرەکانیدان نەبێت و گوێ بە نیگەرانەکانیان نەدات. کۆنگرێک کە کەسانێک بەڕێگەی ناشەرعی دەسەڵاتیان گرتوۆتە دەست و بیانەوێت مەرامەکانی خۆیان بە زۆر بسەپێن و بەویستی خۆیان و تاگڕەوانە ژمارەیەک ئەندامی دڵخوازی خۆیان لە لیستێکی چەند سەد کەسیدا پەلکێشی هۆڵی کۆنگرە بکەن بۆ چەپڵە لێدان. کۆنگرێک کە پێشوەختە هەڵسەنگاندنی هەلومەرجی دۆخی ناوخۆیی و ناوچەیی و نێودەوڵەتی بۆ نەکرابێت و هەناسەی ئازادی و دیموکراسی لە ناو حیزبەکەدا بخنچێنێت و شەنوکەوی نەکرد بێت بۆ ئەو شکستانەی کە بە کاریگەری سیاسەتی هەڵا لە ماوەیەکی کەمدا ڕوبەڕووی بۆتەوە و دوو هەڵبژاردننی چارەنووسازیشی لەبەردەمدا بێت. ئەنجامەکەشی ڕوونە کە چ ماڵوێرانەیەک بەسەر ئەم حیزبەدا دێنێت. تەنگە تاوبوون و ئەو پەلەپەلەش لەم کات و ساتەدا ئامانجەکەی تەنیا و تەنیا بۆ ئەو بێت کە بە خەیاڵی خۆیان مافی یەکێتی بوون لە من و هەواڵەکانم و هەزاران هەواڵ و تێکۆشەر و ئەندامی یەکێتی وەربگرنەوە بێ ئەوەی بیر لە لێکەوتە و زیان و مەترسیەکانی بکەنەوە. هەواڵانی دڵسۆزی یەکێتی ئێمە چاوەڕوان بووین لە دوای کەت و کودتاکەی 8 تەمموزەوە کودتاچیەکان بە خۆیان دابچنەوە و هەڵە گەورەکەیان ڕاست بکەنەوە و چیتر ئەم حیزبە تێکۆشەرە پارچە پارچە نەکەن کە بە خوێنی زیاتر لە 20,000 شەهید و خەبات و تێکۆشانی دایان هزار پێشبەرگەی قارەمان و تێکۆشەران هاتوۆتە دی. بەڵام بەداخەوە وا دیارە دەرسیان لە هەڵەکانی ڕابردویان وەرنەگرتووە و بڕیاریان داوە کە بەردەوام بن لەو هەڵانیان. هەمووتانە و ڕاستی دەزانن کە لە دوای ئەنجامدانی کەتنەکەیان لە ماوەی ئەم 2 ساڵەدا کە جگە لەو تۆمەتە دروستکرا و بێ بنەمایانەی کە بۆ ڕەوایەتیدان بە کودتاکەیان ئاراستەی ئەمەیان کرد و سەرباری ئەوەی کە دەیان کاری نایاسایی و ناپەیڕەوی و ناحیزبیان بەرامبەر بە ئێمە و هەزاران کادر و تێکۆشەر و کەسوکاری شەیدان ئەنجامدا تەنانەت لەسەر بیرڕای جیاواز دەستیان چوە خوێنی چەند هەواڵێکی خۆیان و کەوت نەگرتن و ئازار و ئەشکەنجەدان و دەرکردن و نامبڕینی زۆرێک لە کادر و ئەندامەکانی یەکێتی کە بەمەش ناو و ناوبانگ و مێژوو یەکێتیشیان وەک حیزبێکی سۆسیال دیموکرات خستە ژێر پرسیارەوە. نەشیان توانی حیزبەکە لە ئاست و خواست و چاوەڕانیەکانی زۆرینەی یەکێتیەکان بەڕێوە برن. نەیانتوانی لە ئاست کێشە و خەیرانەکاندا ڕۆلی مێژووی یەکێتی وەک هێزێکی گەورە و یەکلاکەرەوە بۆ چارەسەری کێشەکان لە ناو حکومەتدا لە بەرژەوەندی خەڵک پیشان بدەن. لە جیاتی ڕاگررتنی هاوسەنگی لە پەیوەندی ناوخۆیی و دەرەکیەکان لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەش و ڕاستەقینە خۆیان تەسلیمی ئەجندای ئیقلیمی کرد و چەندین کاری ناپەسەندیان ئەنجامدا و لە ناو خۆشدا کەس نازانێت کە کێ دۆستە و کێ نەیار. خۆشبەختانە ئێستا ڕاستیەکان ئاشکرا بوون و کۆمەڵانی خەڵکی کوردستان و هەواڵانی دڵسۆزی یەکێتی بۆیان دەرکەوت کە ئامانج و مەرامەکانی ئێوە چی بوو. دەرکەوت کە بۆ چاواشەکاری و دروستکردنی هەندێک سیناریۆی داتاشراو و تۆمەتی بێبنەما و بە زەبری هێز و ترس و تۆقاندن و پەنابردنە بەر ڕێگای ناشەرعی هەوڵتاندا دەست بگرن بەسەر یەکێتیدا. هەموو هەوڵێکتان بۆ خۆ دەوڵەمەندکردن و برسیکردنی کادر و جەماوەر بوو. هەوڵی ئێوە بۆ خۆ بەهێزکردن و لاوازکردنی هەواڵان و تێکۆشەران و خەمخۆرانی یەکێتی و خودی یەکێتی بوو. دەرکەوت کە کێویستی یەکێتەکەی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەستەمۆ بکات و دەنجی ئازادی تێدا کب بکات بە کۆمەڵی خەڵکی بەرژەوەندی خواز و دوورخستنەوەی دەنگە ئازا و دلێرەکان. لە دوای 8 تەمموزەوە یەک دەستکەوتمان پێ بڵێن کە بۆ یەکێتی و بەرژەوەندی خەڵکی کوردستان تۆمارتان کرد بێت. ڕۆژ بە دوای ڕۆژ شکستان کردە گردنی حیزبەکەوە. پاشەکشەی یەکێتی لە ئەنجامی دەنگەکانی و خراپی دۆخی هەرێم و دۆخی بازار و سەرانە سندن لە بازرگانەکان و دەستگرتن بەسەر داهاتی ناوخۆ و خاڵە سنووریەکان و بێڕۆڵکردنی دادگاکان و بەسەر بازگەکردن و داگیرکردنی زەویە گرانبەهاکان و هەڕاستکردنیان و دەیان چەوتی ترتان دەری خست کە خەڵکی کوردستان و کەسوکاری شەهیدان و یەکێتیەکان چەند لێتان نیگەران و تووڕەن. ئێستاش بەم کۆنگرێ دەتانەوێت سەرکردایەتێکی دەستەمە و گوێڕایەڵ دابمەرزێنن بۆی لە داهاتوودا نەتوانن ڕەخنە لە شکست و لە هەڵەکانتان بگرن و لێپرسینەوەتان لەگەڵ بکەن و یەکێتی لە حیزبێکی دیموکراسی خوازەوە بکەن بە قەولی خۆیان بە حیزبێکی مەرکەزی و تەنیا قسە یەک کەس جێبەجێ بکرێت. ئەمە لە ناو یەکێتیدا نەجێگەی بۆتەوە و نەقبولکراویش بووە. دڵنیا بن ئەمە تاسەر نابێت و لە داهاتوێکی نزیکدا بە قورسی بازی ئەو هەڵانەتان دەدەن کە بەرامبەر بە شکاندنی کەرامەتی سیاسی کادر و سەرکردە و
خوێنی شەهیدانی ئەم حیزبە دەیکەن. برادرانی ئازیز بەبیرتان دەهێنمەوە کە ئەگەر مێژوویەکیتان باش خوێن بێتەوە دەزانن کە بەم کۆنگرەیە حیزبەکە بە تەواوی دادەبڕن لە مێژووەکەی خۆی و بەها گرنگەکانی دیموکراسی و ئازادی و بنەمانە گۆڕەکانی ژیانی حیزبایەتی کە یەکێتی لەسەری دامەزرا بوو. ئەم کۆنگرەیە دابرانی یەکێتیەکانە لە خەسڵەت و تایبەتمەندەکانی مام جەلال کە کاریگەری بەسەر یەکێتی نیشتمانی کوردستانەوە هەبوو. ئەم یەکێتی حیزبێکی دیکە دەبێت کە لەسەر بەرەنجامی کودەتا و سەپاندنی ئیرادەی گروپێکی دیاریکرا و بنیاد دەنرێت. هەواڵانم لە سەرەتای کەتنەکەی هەشتی تەمموزەوە تا ئەمڕۆ هەمووتان پرسیاری ئەوەتان لا دروست بووە کە لاهور بۆ هیچ هەڵوێست و پەرچەکرداری نییە لە ئاست ئەو هەموو کارە قێزەوەنە. چکە ئێمە بەڵێنمان بە خۆمان و خوێنی شەهیدان و ڕۆحی مام جەلالدا بوو کە یەکێتی لەسەر دەستی ئێمە تووشی لە کرازان نەبێت. دام بە خۆداگرتن و بێدەنگیمان بۆ ئەوە بوو کە لەسەر پۆست و دەسەڵات خوێن لە پەنجەی هیچ کەسێک نێت. تەنانەت بەشداری نەکردنیشمان لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق لە پێناو کورد و ڕەچاوکردنی دۆخ یەکێتی و دابەشبوونی دەنگەکان بوو لە شاری کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکان. دەماویست ڕۆژگار ڕاستیەکان بوو هەمولایەک بسەلمێنێت و ڕووی ڕاستەقینەی کودەتاچیەکانیش دەرکەوێت. ویستمان دەرفەتێک بدەینە کوڕەکانی مام جەلال هەوڵماندا کە بە دڵێکی گەورەوە لێ خۆشبوونمان هەبێت بەرامبەر کودەتاچیەکان و پێکەوە بە گیانێکی هەواڵانە یەکێتی بەهێز بکەینەوە و پایەکانی بۆ دروست بکەینەوە و لەو پارچەبوونە ڕزگاری بکەین و بیخێنەوە سەر شاڕی ژیانی حیزبایەتی خۆی کە وەک چۆن لە ڕابردوودا لەگەڵ هەواڵەکانمان هەوڵماندا ڕۆڵ بگێڕینەوە بۆ ئەندام و کادر و ئۆرگانەکان و ئەنجومەنی سەرکردایەتیشمان کردبوو بە ناوەندی بڕیاردان. بەڵام دەرکەوت کە ئەوان مەبەستیانە لە دوای بەستنی ئەم کۆنگرەیەوە یەکێتی تووشی لە کرازانی گەورەی ناوخۆیی بکەن و حیزبەکە بە تەواوی بکەن بە موڵکی تاکە کەسێک. هەواڵان ئەوەی دەگوزارێت لە ئێستادا لە نێوخۆی یەکێتی و هەرێمیش کوڕەکانی مام جەلال لی بەرپرسن کە بانگەشەی چاکسازیان دەکرد. بەڵام ئێستا خۆتان دەبینن بە ویجدانەوە بڕیار بدەن کە چیان لەم یەکێتیە کردووە و ڕۆژ نییە یەکێتی تووشی شکستی سیاسی و دیبلۆماسی و دیموکراسی نەکرێت. خۆشەویستانم من و هەواڵەکانم کە پەرۆش و خەباتگێڕی ڕێگەڕاستەکەی یەکێتین بەداخێکی زۆرەوە لەم دۆخە نامۆیە دەڕوانین کە بەسەر یەکێتی نیشتمانی کوردستاندا سەپێنداوە. بە دیدی ئێمە یەکێتی بەر لەوەی حیزبێک بێت بکرێتە موڵکی کەسێک و خێزانێک حیزبی شەهیدان و کۆمەڵانی خەڵکی کوردستان و هەموو یەکێتیەکانە. یەکێتی بەر لەوەی حیزبیش بێت فکر و ئامانجی باڵای تێکۆشانە بۆ ماف و ئازادەگەشتیەکانی گەلی کوردستان. بەداخەوەین کە لە ئێستادا لە هەموو ئەو بەهایەنەدا داماڵراوە و گروپێک ئامانجەکانیان بەلا ڕێدا بردووە و لە حیزبێکی کاریگەرەوە کردویانە بە دامازراوەیەک بۆ پاراستنی بەرژەوەندی کەمینەیەکی مشەخۆر کردویانە بە گیرفانێکی گەورەی بەرژەوەندی. ئێمە لە پرۆسی سیاسی دانابڕین و بەردەوام دەبین تا بەدیهێنانی ئامانجە سەرچیەکانمان. هەڵگری شاڕێگاکەی یەکێتی گەل و پاراستنی ئازادی و دیموکراسی و دادپەروەری دەبین. دەمەوێت لێرەوە سپاسی هەموو ئەو هەواڵانە بکەم کە لە ماوەی ئەم 2 ساڵە دانیان بەخۆیان داگرت و پێشێرکردنی پەیڕەوی ناوخۆی یەکێتیان پێ قبوڵ نەکرا و دژی ئەو ناحەقیەوەستانەوە و تەسلیمی پۆست و ئیمتیازات نەبوون. سپاسی کەسوکاری سەربەرزی شەهیدان و هەموو ئەو خەڵکەتێک کۆشەرە و فەرماندە و پێشمەرگە قارەمان و ئەندامانی ناوهێز ئەمنیەکان دەکەم کە هەموو کات ئامادە بوون خۆبەخشانە پشتیوانیمان لێ بکەن. هەر لێرەشەوە جێی خۆیەتی سپاسی کاک مەلا بەختیار و هەواڵانی هاوڕێ بکەم لە ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندەکانی یەکێتی کە بە پەرۆشن بۆ یەکێتی وەک بەرپرسیارەتێکی مێژووی خۆیان بێدەنگ نەبوون لە ئاست مەترسیەکان و دید و ڕوانین و چاوەڕوانی خۆیان بۆ شکستەکانی یەکێتی لەسەر دەستی ئەم گروپەی ئێستا یەکێتی و دوای بەستنی ئەم شانۆگەریەی کۆنگرە خستە ڕوو. هەر بۆیە لێرە بەدواوە ئێمە خاوەنی بڕیاری خۆمانین و درێژە بە کاری سیاسی خۆمان دەدەین لەسەر بنەمای پرینسیپە نەگۆڕەکانمان کە خۆی لە ئازادی و دیموکراسی و مافی مرۆڤ و مافی چارەی خۆنووسین و دادپەروەری دەبینێتەوە. ئێمە ئاواتمان بەوە نەدەخواست بگەینە ئەم ڕۆژە و یەکێتی بەم جۆرە ببینین. بەڵام ئۆباڵی کارکردنمان لە دەرەوەی یەکێتی دوای کۆنگرەی پێنجەم دەکەوێتە ئەستۆی ئەوانەی کە 2 ساڵە لە زیاتر ڕێخستنەوەی ناوماڵی یەکێتی و پێکەوە کارکردن مەشغوڵ بوومە بێدەنجی و سێبەری ئێمەوە. ئۆباڵی ئەو لێکرازانش هەڵناگرین و بەرپرسیارەتی مێژووی شکستی ئەم یەکێتیە لە ئەستۆی ئەوانەیە کە یەکێتیان بەم ڕۆژە گەیاند. مێژوو شاهدە و دەیسەلمێنێت چێ ئەم دۆخەی قوڵخاند. دەشبێت شام بدەنە بەر دەرەنجامەکانی هەر شکست و دۆڕان و ماڵوێرانیەک کە لە ئایندەدا لە نێو یەکێتی ڕوو بدات.
دەبێت ئەوانەشی بەشداری پێکراون ئاگادار بن کە دەبنە بەشێک لە لاوازکردنی یەکێتی کە لە داهاتوودا چاوەڕوان دەکرێت و بەکار دەهێنرێن بۆ ئەو مەرامە و بەرپرسیارەتی گەورە و مێژوویش دەکەوێتە سەرشانیان. دڵنیاتان دەکەمەوە کە بە بەرگێکی نوێ و بە شێوازێکی سەردەمیانە یەکێتێکی ڕاستەقینەی گەل دووبارە دێتەوە مەیدان. ئەو یەکێتیە کە ئێستا ناو ناونیشانەکەی بە زۆر و بە زەبری هێز زەوت کراوە، بەڵام لە ڕاستیدا وەک فکر و فەلسەفە هەر زیندووە و بەم زوانە چەکەرە دەکاتەوە و ئەو مەشخەڵەی لە سەرەتای شۆڕشی نوێوە هەڵگیرساوە کە شەوە زەنجی ناومێدیەکانی ڕووناکردەوە. دڵنیا بن هەواڵەکانتان درێژە بە هەمان ڕێگا و ڕێباز دەدەن. کوردستانیانی خۆشەویست، هەواڵانی دڵسۆز، دەمەوێت پێتان ڕابگەێنم وەک یەکەم هەنگاومان بەشداری لە هەڵبژاردنەکانی داهاتووی پەرلەمانی کوردستان دەکەین و لیستێکی گەلپەسەند ڕادەگەێنین کە خۆی دەبینێتەوە لە بەرێکی فراوانی ڕزگاری نیشتیمانی بە بەشداری سەرجەم دەنگە ئازا و دلێر و ناڕازیەکانی خەڵکی کوردستان لە ناو دەرەوە یەکێتی بۆ ڕزگاربوون لەم دۆخەنە هەموار و قەیرانە قوڵانەی کە بەرۆکی هاوڵاتیانی گرتوتەوە. بەرەیەک کە دەنگ و ڕەنجی سەرجەم ئەوانە دەبێت کە خواستی گۆڕانکاری و چاکسازی ڕاستەقینەیان هەیە لە سەرجەم جونگەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان. دەنگی هەمووانە دەبێت کە تینوی ژیانێکی باشتر و ئازادی و عەدالەتی کۆمەڵایەتین. ئەوانەی شەیدای سەروەری یاسان بە نەفەسێکی نوێ و بە دیدگای نوێ و خۆمان یەک دەخەین و یەک دەگرین و ئەزموونێکی نوێی دموکراسی دەکەین. ئێمە لە سۆنگەی پەرۆشیمان بۆ باشکردنی ژیان و گوزرانی هاوڵاتیان و گەڕانەوەی شکۆ بۆ تاچی کورد شان دەدەینە بەر ئەم ئەرکە قورسە و هەموو تواناکان لەو پێناوەدا دەخەینە گەڕ. دەمەوێت لە کۆتایی ئەم پەیامەدا ئاماژە بە دۆخی ناهەمواری هەرێمی کوردستان و ئەو مەترسیانە بکەم کە ڕوبەڕووی هەرێمەکەمان بوونەتەوە. بەداخێکی زۆرەوە دۆخی ژیان و گوزرانی هاوڵاتیان و موچەخۆرانیش لەو پەڕی خراپیدایە و گەنجەکانمان بە تەواوی نائومێد بوون لەوەی کە ژیانێکی ئارام و شایستە و ئاسوویەکی ڕوونیان هەبێت لەم هەرێمەدا. کە بەش بە حاڵی خۆم پێم وایە جگە لە حیزب دەسەڵاتدارەکانی تر یەکێتی پشکی شەری بەردەکەوێت لەم دۆخە نەخوازراوەی لە ئارادایە لەسەر دەستی ئەو کەسانی کە تاگڕەوانە لە ناو حکومەت و لە ناو حیزب بڕیار دەدەن و هیچ دنیابینیەشیان نییە بۆ سیاسەتکردن. بۆیە یەکێک لە ئەرکە لە پێشینەکانی ئێمە ڕاستکردنەوەی ئەو پارەلارە دەبێت کە هێناویانە تەکایەوە. کارکردن دەبێت بۆ ڕێخستنەوەی ناوماڵی کورد و پێکەوە کارکردن دەبێت لەگەڵ سەرجەم کەسایەتی و لایەنە سیاسیەکانی کوردستان تا هەرێمەکەمان لەم قەیرانانە ڕزگار بکەین و ژیانێکی شەرەفمەندانە و بە شایستە و خۆشگوزەران و یەکسان بۆ هاوڵاتیان دابین بکەین. سیاسەتی چەوتی حیزبەکان و ئەم دەسەڵاتە وای کردووە کە خەڵکی کوردستان و گەنجەکانمان ڕوحی نیشتیمان پەروەریان تێدا کاڵ بێتەوە بۆ خاک و نیشتیمان. ئێمە ئەو مەشخەڵە دەبین کە ئەو ڕوحیەتە زیندوو دەکەینەوە و هەر بۆیە لێرەوە داوا لە خەڵکی کوردستان و گەنجە خوێنگەرمەکانمان دەکەم کە لە زاخۆ تا خانەقین دەست لە ناو دەستمان بن و پشتیوانی لەم پرۆژە فراوان و نیشتیمانیە بکەن کە تا خۆیان و هەرێمەکەمان لەم هەموو قەیران و نەهامەتیە ڕزگار بکەین. لەسەر دەستی ئێمەش جارێکی تر خۆری هیوا بگەڕێنینەوە بۆ گەلەکەمان. هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن.